چونکە لە دەستپێکی یەکەمین فیلمی سینەمای کوردی لە ساڵیادی کۆچی دوایی باوکی خۆشەویستم باوکی هونەرمەندم کە هاتوون ئەرکتان کێشاوە ئەم ساڵ یەکەم ساڵێتی کە ئەم کۆڕەمان بۆ گێڕاوە داواکارم لە هونەرمەندان کە هەموو هاوڕێی باوکم و دۆستی باوکم بوون بەڕاستی حەز ئەەکەم ناوێکی هەبێت دوای خۆی هەرچیتە لە ناوی هەبوو بەڵام ناوێکی هەبێت کە بەو ناوە بناسرێتەوە لە سینەمای کوردیا بۆ نمونە ئەو یەکەم کەس بوو کە فیلمی کوردی دەرکرد چۆن یەکەم کەس بوو ئاوە یەکەم کەس بێت کە سمبولێکی بدرێتێ هەمیشە بەو ناوە دەرکەوێت لە دڵسۆزیەوە بۆ هونەری کوردی لە سلێمانی دوو تیپی هونەری دامەزراندووە تیپی کرێکاران و تیپی پیرەمێرد لە هەولێریش تیپی خەبات ساڵێک لەمەوبەر ئەستێرێکی دیاری درەوشاوی هونەری کوردی لە ئاسمانی هونەری کوردی داکشا بەداخەوە کە ئێستا ئەو هونەرمەندە بچی هێشتین و لەگەڵمان نەماوە بەڵام هەموو بەرهەمەکانی هەموو نەسیحەتەکانی هەموو ئامۆژگارەکانی لە ناومان ناماون چی بە شانۆ بێت چی بە وتە بێت چی بە هەر شتێکا بە تەمسیلی بێ لە ناومان ناماوە و ئەمێنێتەوە و ئێمە شەوڵێن ئینشاءڵڵا ئەو بەرهەمانەی بە زیینی بیاڵینەوە و هەتایە ڕایگرین و خزمەتی هونەری کوردی پێ بکەین زۆر لە هونەرمەندە گەنجەکانمان لە سایە و سێبەری ئەم داچوونە سەر شار هەر هەمومان زۆر دڵتەنگ و پێمان ناخۆشە بە مردنی کۆچکردنی حاجیمەکی بەڵام ئەمان ئیرادەی خۆیان کەس ناتوانێت ڕێگەگیر بێ لە بەرەمان بەڵام کلێنێکی گەورەی خستە ناو هونەری کوردی حاجیمەکی لە ساڵانی 60ەوە تا ئیستا هەموو خەو ئاواتەکەی بوو فیلمێکی کوردی بێنێتە دی لەخوا بزیابێ نەمرد ئەو ئاواتەیە نایەدی بەڵام حاجیمەکی یەکێک بوو لەوانەی کە بوو بە قوتابخانەیەکی میلەتی کورد لە باری دراما و مەسرح و تەلەڤیزیۆن لە هەموو مەجالەکانە ئیشی کرد لە هەموو مەجالەکانە پێشکەوتوو بوو ساڵانی هەفتاکان و هەشتاکان تەلەڤیزیۆنێکی ڕەسووسپی لە گەڕێکێکە بە خەڵق ماڵە ماڵم و کۆ بۆ چوو کۆ بۆ لەو ماڵە سەیری تەمسیلەکانی حاجیمەکییانە کرد. تحين كونجو عم تشكين كونجو خمولي يوم منطقة وصار طلبية هكر طلبية هاي بتنعملوا جيزو جديد بود شو هيك جون ده بود درس كين ده بور كما تشبيجم جيس يوم منطقة يو كيما دائما أغلبية أوروبيجي جيز أوروبيجي أتقال ده هاي بيجو نوعية هاي نوعية بوش هاي نوعية خراب هاي مشتري مش أوكريتتن شهبلتتن جدوكتتن مشتري خاصة يه كونجي خاصة يه جيزة خاصة بين صولة شاس صولة أستاربهم شو من أفتح ينبهم بس ما كنت جيت قطعن وسبيد كرنو أوان تيرا عندي همش دين عندي كنت بيتكو نقلون دي بيت حينوي لو تدات كبيتن أو جيبون عندي سويت كان عندي بيخت كان يوم بريك بو ما تخوفت بركو وجه بريك سنو ده خواردنەکانمان نەک لە ئێستاوە لە قەدیم لە هەشتایەکانەوە بە هەرزان فرۆش مەشهوری ئەنی خواردنمان لەگەر هەموو مەطعەمەکان فەرقی هەیە لە زیاد پێکردن لەم ساعەدەی خەڵکی لە خواردنی خاوێن ئەوەی هەیچمان لێ دێن لەبەر چاوانە هەمووی هیچمان لە دواوە لێ نانین ئەوەی هەی لە پێش چاوی خەڵکی لێ دەنین کە دێتە ژوورێ دەبینی پارەی دەدا دەبینی دەستی دادەنیشی دەبینی سە مەخسەلیش دەیبینی خواردنەکەمان ئەگەر خاوێن نەبی نایە تێرە لەبەرەوەی خواردنێکی میلیە خواردنێکی خۆشە خاوێنە لەبەرەوەی دێنێکوان نەدادن شتێکوان نانەکە لێکوان دەخۆین بە خواردنێکی خاوێن و هەرزان